پێشوازیمان کرد لە وەفدێکی کۆمەڵی ئیسلامی بە سەرۆکایەتی جنابی مامۆستا حەسەن ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هەواڵانی مەڵبەند دیارە گفتوگۆمان کرد لەسەر کۆمەڵی پرسی هەنووکەیی چی پرسی سیاسی گشتی لەسەر ئاستی عێراق و ناوچەکەەوە چی پرسی تایبەت بە ناوچەی گەرمیان کە سنووری خۆمانە لە هەردوو لامان کۆک بین لەسەرەوەی کە پێویستە لایەنە سیاسیەکان زیاتر لێک نزیک بن و زیاتر لەم وەزعە لەم دۆخە ئابووری خراپە لەم وەزعە ناخۆشەی کە هەیە زیاتر لێک نزیک بین و زیاتر پەیوەندی و زیاتر گفتوگۆ و زیاتر بەرنامەمان هەبێ بۆ ئەوەی لەسەر کۆمەڵی بابەت ئێمە یەکدەنگ بین یەک هەڵوێز بین بە تایبەت ئەوەی پەیوەندی بە ناوچە دابڕاوەکانەوە هەیە. سوپاسێک بۆ پێشوازیان بە مەبەستی یەکەم پیرۆزبایی لە برای بەڕێزمان بە بەرپرسی مەڵبەند لە گەرمیان وەروها بۆ توندۆتۆڵکردنی پەیوەندی و علاقاتی زیاتر لە بینی ئێمە و یەکێ نیشتمانی کورسان و هەروها بۆ تاوتێکردنی کۆمەڵێک پرس و بابەت کە لەم پەیوەندی بە دەڤەرەکە و ناوچەکە و ئەو وەزع و بارودۆخەی کەوا لە ئارادا هەیە.